سڵاوتان لێبێ و جەژنتان پیرۆز بێت. بێگومان جەژنی قوربانە و باسی گۆشت دەکرێت و پرسیارەکەوەیە گۆشتی سوور باشیان خراپ. ئایا پرسیارە ڕاستە؟ و ئایا چۆن گۆشتی سوور حازر بکرێت تاوەکو سوودی لێ ببینین و لە زیانەکانی بە دوور بین؟ بێگومان گۆشتی سوور ئەکرێت بیکەین بە دوو پێکاتی سەرەکی، پێکاتەیەکی کە پرۆتینەکان و مادەکان زایەکانی تایە، پێکاتێکی کە چەورەکانە. ئەو پێکاتەیەکی کە پرۆتینی تایە، تەبعاً گۆشتی سوور پۆلێن ئەکرێت بەوەی کەسە چاوەیەکی کامڵی پرۆتینە بۆ مانایی کە هەموو ئەو ئەمینۆ ئەسیدانی تایە کە ئەبێت لە خۆراک وەریگرین. لە هەمان کاتە پێکاتی دووەمی گۆشتی سوور ئەوەیە کە چەوری تایە و چەورەکەشی لە جۆری تێرە. ئەمەوە ئەکات ئەگە بڕێکی زۆر لە گۆشتی سوور بخورێت ئەبێتە هۆی بەرزبوونەوەی چەورەکانمان بە تایبەتی چەوری LDL کە بە چەوری خراپ هەژمارەکرێت. ئەمەش بێتە هۆی زیادبوونی مەترسی توژونمان بە جەڵدەی دڵ و نەخۆشەکانی دڵ. کەواتە گۆشتی سوور ئەکرێت ئیسفادەی زۆری لێ بکرێت، سوودی زۆری هەبێ و لە هەمان کاتە ئەکرێت بەهۆی چەورەکانیەوە زەرێکی زۆرمان لێ بە تایبەتی لەو کەسانەی کە قەڵەون کە کێشیان زیادە یاخود چەوری خوێنیان بەرزە و نەخۆشی دڵیان هەیە. و لە هەمان کاتە چۆنێتی ئامادەکردنی گۆشتەکە ڕۆڵێکی زۆرە بینێت لەوەی کە ئایا چەندە زەرێ پێ بگەێنێت. کەواتە گۆشتی سوور چۆن ئامادە بکرێت تاوەکو سوودەکانی وەرگرین و دووربین لە زیانەکانی. بێگومان گۆشتی سوور ئەگەر بە گەرمیکی زۆر ئامادە بکرێت، جا ئەو گەرمیە زۆرە ئەکرێت بە برژاوی بێت لە ڕێی برژاندنەوە بە شیش یاخود سوور بکرێتەوە لە ڕۆنێکی زۆرە وەکو چۆن خۆزی ئامادە ئەکرێت، جا ئەکرێت زەیتی بۆ ئیزافە بکرێت یاخود ئەو شەورەی کە لە گۆشتەکە خۆیان هەیەت بۆ مودەیەکی زۆر لەسەر ئاگر بێ بتوێتەوە بێ بە زەیت خۆی بۆ مەش بەر گەرمیەکی زۆر ئەکەوێت. ئەگەر بەم دووشەوە ئامادە بکرێت مەترسی دروستبوونی چەند مادەیەکی زیان بەخش زیاد دەکات کە ئەم مادانەش کاریگەریی زۆریان هەیە لەسەر دروستبوونی چەند جۆرێکی شێرپەنجە. بۆیە باشتر وایە ئەو شێوە تەندروستی کە ئەکرێت گۆشتی پێ ئامادە بکرێت ئەوەیە کە بە شێوەی کوڵاو ئامادە بکرێت. سمارت نقطة التحول.